سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان. طبعا لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراق و پەیڕەوکردنی سیستمی دیموکراسی و مەدەنی لە عێراقدا، عێراق کەوتووەتە ناو سوارچیەوەی سیستمێک کە پێڵێن دیموکراسی و مەدەنیەت. لە سیستمی دیموکراسیشدا هەڵبژاردنێکێکە لە پای هەرە گرنگەکانی دیموکراسیەت کە پێویستە هەموو تاکانی کۆمەڵگا، هەموو ڕێکخراوەکان، هەموو لایەنەکانی سیاسی و مەدەنیش پێوە پابند بن. من پێما بێ هەڵبژاردن تاکە وەسیلەیەکە بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات، بۆ ئەوەی دەسەڵات بۆگەن نەکات، چونکە هەر 4 ساڵ جارێک لە هەندێک وڵات هەر 5 ساڵ جارێک هەڵبژاردن نەکرێت کە هەڵبژاردن کرا دەموچاوەکانی دەسەڵات ئەگۆڕێن ئەگەر خراپ بن، ئەگەر دەسەڵات خراپ بەکاربێنن. میلەت ئەو دەرفەتی بۆ دێتەوە پێش جارێکە ئەو دەموچاوانە بگۆڕێتەوە بە دەموچاوێکی چاکتر و کەسانێکی چاکتر و کەسانێکی دڵسۆسر بۆی هەم لە ڕووی ئیداریەوە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئابووریەوە وڵات بەرەو پێش بچێ و بەرەو دواوە نەچێ. ئەوەی کە تێبینی دەکرێت و بانگەشی بۆ دەکرێتە بایکۆتکردنی پارتی دیموکراتی کوردستانە. پێت وایە بۆچی بایکۆت دەکەنەوە؟ بۆ ئەو بابەتە من بە ئاەتێکی خوای گەورە دەست پێکەم: وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون. خوای گەورە لە سوورەتی بەقەرە باسی ئەو جۆرە دەست و تاخمانەمان بۆکە پێیان وایە ئەوان کەوا چاک سازیکردن، ئەوانن کەوا ڕێ بۆ خەڵکی دانن، ئەوانن کەوا باشە و چاکە پێشکەشی خەڵکەکەن، بەڵام بەڕاستی ئەوان مفسیدن، ئەوان بۆگەنن، گەندەڵکارن، ئەوان خراپەکار و تێک دەرن. ئەو تاخمەی کە خۆی وا پیشانەدا کە ئەنەما هەڵبژاردن بایکۆتەکە لەبەرەوەی هەڵبژاردن خەلەلی هەیە، بەڕاستی ئەوان خۆیان خەلەلەکە لە خودی خۆیاندایە. ئێستا ڕوونبۆتەوە پێم وابێ ئەو هەڵبژاردنە بە پێی پێوەرەکان یەکێکە بێت لە باشترین هەڵبژاردنەکان، لە پاکترین هەڵبژاردنەکان. هەموو لایەنەکان پێوە پابندن و هەموو لایەنەکان دەستخۆشیان کردووە و ئامادەبوونی خۆیان دەربڕیەوە. تەنها لایەنێک کە نایەوێ هەڵبژاردن کە پارتی دیموکراتی کوردستانە، چونکە ئەوە دروشمی خۆیانە، دروشمی کۆنی خۆیانە. ئەگەر ئێمە لە سەر و نەبین، شتەکە بەدڵی ئێمە نەبێ، بە قسەی ئێمە نەبێ، ئێمە سەرکردە و ڕێبەر نەبین، ئەوە تێکێدەین. بەڕاستی ئەوان ئەیانەوێت تێکدەن، چونکە ئەوان مفسیدن. ناشکرێت کۆمەلگا ئەو بابەتە قبولکە، ناکرێت دادگای فیدرالی، ناکرێت حکوومەتی عێراقی ئەو بابەتە قبولکە، چونکە هیچ بەهانەیەکی شەرعی و یاساییان نییە. ئەوان خۆیان بابەتەکە وای لێ هاتووە، چونکە چەند کۆمەڵێشت هاتۆتە پێش، چەند کۆمەڵێ ئەجرعات کراوە، ئەوە وای کردووە پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتی نامێنێ. ئەو هەڵبژاردنێکەکەی نەک ئەوەی لە دەرەوە دیزاین کرا بێ، بەڵکو وەک ئەو کادیرە پێشکەوتوی خۆی کە باسی کرد، پارتی دیزاینەری نییە. ناکرێت پارتی دیزاینەری هەشتێک نەبێ بەڕێوە نەچێت. لەبەرەوە پێما بێ فەشەلەکە ئەوان لە هەردوو لاوە هەر فەشەلیان هێناوە، لەبەرەوە ئەیانەوە بە هەموو شێوازێک ئەوان لەگەڵ ئەوان کە توێکی بدەن، نەک ئەوە تا پێوەرەکانی چاک بکرێ و ئێزراعاتەکانی چاک بکرێت، چونکە پارتی بە هەردوو هەڵبژاردەکە لە هەڵدوو بژاردەکەیە هەر فەشەلی دێنێ و ئیفلاسی کردووە. ئەگەر بەشدار بێ لەبەرەوەی لیستەکە پاکراوەتەوە لە گەندەڵی، لەو هەموو گەندەڵێکە تیای کراوە بەبێ ئەوەی بایۆمەتریان هەبێ، بەشداریان پێکا لە هەڵبژاردن. پێم وابێ ڕەنگە 15 بۆ 20 کورسی نێنێ لە هەڵبژاردنەیە، لەبەرەوە ئەو شکستی خۆی بە تەواوی بەڕوونی وەک ڕۆژی ڕووناک لێی دیارە ئەوە یەک. و ئەگەر هەڵبژاردنیش نەکات، مانای ئەوایە هەر دۆڕاوە ئەگەر بایکۆتکە، چونکە لە ساحەی سیاسی دەبێ بچێتە دەرەوە. ناکرێت کە تۆ بەشداری ناکەی، زۆر تەبیعیە کە بەشداری ناکەی. لە هەموو وڵاتێک هەیە حیزب هەیە بایکۆتی هەڵبژاردنەکە، فەرموو بایکۆتەکەی بەسەر هەردوو چاومان بڕۆ دانیشە بۆ خۆت لێگەڕێ بە ئەو وڵاتە، بە خەڵکی ئەو وڵاتە خۆی بەڕێوە بات، چونکە ئێوە 33 ساڵە سەلمانتان، 33 جار سەلمانتان، 33,000 جار سەلمانتان کە ئێوە شاینی بەڕێوەبردننی وڵات نین. ئێوە زۆر کەمترن لەوەی، زۆر دواکەوتوترن لەوەی شار بەڕێوە برن. دەسەڵات و بەڕێوەبردننی ئێوە هەتاوەکو پردی حافز
بەشیە کرد بڕیە کرد لەوە بەولاوە ئێوە شایانی ئەوە نەبوون بێن شار بەڕێوە بەرن چونکە ئێوە جۆرێک لە دەسەڵاتتانەوێت دەسەڵاتێکی ئاغایەتی و چێخایەتیتانەوێ کە قوبوڵ نییە لە شار قوبوڵ نییە لە دیموکراسی قوبوڵ نییە لە مەدەنیەت بۆیە شار پێویستی بە کەسێکی ئیدارەدان هەیە پێویستی بە کەسێکی ڕۆشنبیر و خوێندەوار هەیە ئێوە خوێندەوار نین بۆیە کەسی خوێندەوار ناتوانێت شار بەڕێوە بەرێت